باس لە پرۆگرامی هاوینی زانستی بۆ پەرەپێدانی تواناکانی گەنجان و خوێندکاران دەکەین کە وەکو کۆسەر لە سەرەتای پرۆگرامدا ئاماژەی پێدا کە پرۆگرامێکی 6 هەفتەیە لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی وەروە لە زانکۆی ئەمریکی بەڕێوە دەچێت. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین بزانین ئایا فێرخوازەکان کێن کە دەتوانن بەشداری لەم پرۆگرامەدا بکەن، ئامانج لەم پرۆگرامە چیە و بابەتەکانی ناو پرۆگرامەکە چین کە دەتوانن لەم پرۆگرامەدا و ئامانجانی کە هیانە چین دەیانەوێت چی بکەن لە هەداهاتوودا دەیانەوێت بە چی بگەن. ئەمانە و چەندین پرسیاری ترمان لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتر لەسەر دەکەین. هاوکارمان لە نیاعەلی بەڕێوەبەری پرۆگرامی هاوینی زانستی کە ڕاستەخۆ میوانمانە و لە ستودیۆ لەگەڵمانە. بەخێراتی لە نیاخان. سپاسدانەکەم بەیانیتان باش بەیانی ئێوە بینەرانی کورسان. جا سەرەتا باسمان لە بۆ بکەن نەخەوا بزانین بیرۆکەی ئەم پرۆگرامە چی بوو، ئامانجتان لەم پرۆگرامە چی بوومان باس بکەم. ئێمە ئەم ساڵ بوو یەکەمین جار لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی پرۆگرامێکی هاوینەمان پێشکەشی دەرچوان و هەروەها خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکان لە ناو لە دەروی هەرێمی کوردستان کرد. پرۆگرامەکەمان پرۆگرامێکی هاوینەی زانستی کردارەکی و ئەندازیاریە کە ئامانج لەم پرۆگرامەی ئێمە پەرەپێدانی مێشکی داهێنەرانەیە لە گەنجانە و دروستکردنی ژینگەیەک کە توانای داهێنان لە ناو گەنجانە زیابکە کە بە شێوازێکی کردداری واتە جیاوازی پرۆگرامەکەی ئێمە کە لێرە فێرخوازەکانمان ماوەی 6 هەفتەیە کە بە شێوازێکی کردداری ئەزمموی زانستی و ئەندازیاری ئەەکەن و ئەو بابەتانەی کە ئێمە ئەم ساڵ لە پرۆگرامەکەمانە جەختمان لەسەر کردوێتەوە هەمویان بەشێکن لەو کێشە زانستی و ئەندازیاریانەی کە ئێستا لە ناو هەرێمی کوردستانە هەمانە واتە بۆ ئەوەی ئەمە ڕوون بێ بۆ ئێوە بۆ بینەرانیش ئەو با بڵێن نمونە زیرەکانی کە دروستیان کردوونە هەمویان نمونەی سەردەمین وەکو داهێنانی بڵێ شتێکی تازەی کە پێشتر لە وڵاتانی ترانە بێ ئەکرێ لە دەرەوەی هەرێمی کوردستان هەبێ بەڵام بۆ ئێمە ئەمانە هەمویان سیستمی تازن و هەمویان سیستمێکی پراکتیکین کە ئەکرێ لە داهاتوە بەکاربێن بۆ چارەسەکردنی ئەو کێشانەی کە تووشمانە باش لەنیاخان چ کەسێک چ خوێندکار دەگەتوانێت بەشدار بێ ینی توانی بووی بەشدار بێ لەم خولەیە ئەبێ دەرچووی زانکۆ بێ یاخود خوێندکاری زانکۆ بێ یاوانەی کە ماستەر و دکتۆراشان هەیە توانن بەشداری بکەن. ئێمە لە مانگی 6 لە وەبسایتی زانکۆیان ڕامانگەیان کە فێرخوازانی ئەو فێرخوازانەی کە بەشدارە بن ئەبێ لەلایەنی زانستی و بەشە ئەندازیارەکانە بن چونکە پرۆگرامەکەمان زانستی و ئەندازیاریە بەڵام لە سەرەتایە وا بڕیارمان ناکە بۆ خوێندکارانی واتە لە قۆناغی سێەمی زانکۆیان نابن یاخود دەرچووی زانکۆ بن خوێندکاری دەرچووی ماستەرمان هەیە خوێندکارمان هەیە ئێستا لە قۆناغی خوێندنی ماستەرە لە ناو هەرێمی کوردستانە واتە تەنیا بۆ خوێندکاری زانکۆ نییە بۆ خوێندکارانان کە دەرچوونشن و هەروە قۆناغەکانی لە ئێستاە 20 خوێندکارمان هەیە خۆشبەختانە لە ناو لە دەرەوەی هەرێمی کوردستانیشە خوێندکارمان هەیە خوێندکارێکمان ئێستا خوێندکاری بەشی میکانیکە لە لەندەن ئەخوێنێ کە بۆ سەردان هاتوۆتە بۆ هەرێمی کوردستان و بەشداری لەم پرۆگرامەیە کردووە. باشە لەنیاخان بۆ ئەو کەسانی بوا بڵین لە قۆناغی چواردان ئێمە هەمیشەکە لە قۆناغی کۆتا ساڵی زانکۆمان دەبوو خەمی ئەو مالات بوو کە چۆن توێژین و سێرچەکانمان دروست بکەین تا چەند لەم پرۆگرامەتا گرنگیتان بەوەیەوە کە خوێندکار توانای بەرز بکەنەوە بۆ ئەی بتوانێت خۆی توێژینەوەی خۆی ئەنجام بدات. ئێمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان پەرەپێدانی توانای توێژینەوەیە لەلایەن گەنجانەوە. تەبان بە شێوازێکی ناڕاستە خۆ ئەم کارەمان کردووە لەم پرۆگرامە وەکووتم پرۆگرامەکەی ئەمە تیۆری نییە واتە نەهاتوین کلاسێکمان هەبێ با بڵین بابەتەکان بۆ خوێندکارەکان شەرحکەین بەڵام ئێمە هەموو ئەو تاقیگانەی کە لە بەشی ماتماتیک و زانستە سروشتەکان و بەشی ئەندازیاری کە دوو بەشی سەرەکین کە ئەم پرۆگرامەیان ئەم پرۆگرامە بەڕێوابن بۆم هاوینە هەموو تاقیگەکانمان لە خزمەتی ئەم خوێندکارانیان و ئێمە وەکو سەرپەرشتیاری پرۆگرامەکە یارمەتیدەری خوێندکارەکان بووین وەکو ئێمە بۆ پرۆگرامەکە تەنیا با بڵێن تایتڵی بابەتەکانمان ناوە بە خوێندکارەکان ینی پێمان نەوتون چۆن پرۆتۆتایپەکان دروست بکەن خۆیان هەفتەی یەکەمی پرۆگرامەکە بیریان کردوتەوە کە چۆن دزاینەکە بکەن
بە چ شێوازێک دروستی بکەن کە شێوازێکی کردداریە و واقعیە کە ئەکرێ لە داهاتوە بەکار بێتەوانێ ئەم بابەتە واتە پرۆگرامەکە ینی وا دامانڕشت کە خۆی ئەوان لە دەستپێکەوە خەریکی توێژینەوە بوون لەسەر ئەو بابەتەی کە ئێستا هەڵیان بژاد و کاری لەسەرەکە لەنیاخان سبینێ کە ڕۆژی پێنجشەممەکات مەراسیمەکە بڵین خولەکە کۆتایی پێ ئەو خوێندکارانەی کە پرۆژەکانیان دروست کردووە یاخود پرۆژیان هەیە ئێوە وەکو بەشی ئەکادیمی لە زانکۆ یعنی چۆن سەپۆرتی ئەو پرۆژە سەرکەوتوانە ئەکەن ڕەنگە خوێندکارەکە بێبانی پرۆژەکەی زۆر باش بێت بۆ خزمەتی شار و کوردستانەکە بە کەڵک بێ ئێواتوانن پشتگیریان بکەن یا سەپۆرتیان بۆ پیا بکەن لە عێراق بێ لە هەرێمی کوردستان لە دەرەوە فەندیان بۆ وەربگرن ڕاستی وەکو سبینێکە کۆتا ڕۆژی پرۆگرامەکەیە هەموو لایەنی پەیوەندیدار بە بەڕێوەبەرایەتی گشتەکانی ناوشاری سلێمانی و هەروەها بە وەزارەتەکانی هەرێمی کوردستانەوە بانگێش کراون و هەموو ئەو ڕێکخراوانەشی کە پەیوەندیدارن بە هەموو ئەو بابەتانی کە ئێمە لە پرۆگرامی ئەم ساڵمانە جەختمان لەسەر کردوتەوە هەمویان بەشدار ئەبن سبەینێ و لە نزیکەوە ئەم خوێندکارانە پرۆژەکانی خۆیان پێشکەشەکەن باسی پرۆژەکانی خۆیانەکەن و لە ئێستاشە بیرۆکەیەکمان هەیە کە بتوانین بۆ بەشێک لەو فەندانەی کە لە دەرەوە هەیە بتوانین ئەپلای بکەین بۆ ئەوەی لە ساڵانی داهاتووە هەم بۆ پشگیریەک بۆ ئەم پرۆگرامەکە ببێت بە پرۆگرامێکی ساڵانەوە تا دووبارە بکرێتەوە و لە خزمەتی کۆمەلگا بێ و هەروەها بۆ پەرەپێدانی ئەم پرۆتۆتایپانەی کە ئێستاش هەمانە باشە لەنی یاخان پلانتان نییە کە لە زانکۆکانی دیکەی بۆ نمونە کە ڕەنگە دەستیان نەگەشت بێ بووی و ناتوانێت بێ بەشداری لە پرۆگرامێکی لەو جۆرەدا بکەن کە خۆیان با بڵین پرۆژێکی گرنگتریان هەیە لە بەدوور لە بابەتی خوێندنی خۆیان بیرتان لەو نەکرۆتەوە کە ئەمانش بەرنە زانکۆکانی هەڵەبجە گەرمیان شوێنە دوورە دەستەکان ڕاستی ئێمە لە کاتێکا کە فۆرمەکەمان بڵاو کردەوە لە بەشێکە ئەوەمان دانا کە ڕاستە ئێمە سیانزە بابەتمان خست بۆ بەردەمی خوێندکارەکان کە ئەکرێت لەسەر یەکێک لەم بابەتانە هەڵی بژێریت و کاری لەسەر بکەین بەڵام خاڵێکی ترمان دانابوو کە ئەگەر خۆت پرۆژەیەکت هەیە یاخود لە زانکۆی ئێستا کا لەسەر پرۆژەیەکەکەی پێویستە بە تاقیگەیەکە بە کۆمەڵێک ئامێرەکە لە زانکۆکی خۆتانە ئەتوانی پرۆژەکەت بێنیتە لای ئێمە بەڵام لەم ساڵا هیچ خوێندکارێکمان نەبوو کە پرۆژەی خۆیان بێنن و ئێمە دەرگامان با بڵین کراوە بوو بۆ هەموو خوێندکارانی ناو و دەرەوەی هەرێمی کوردستان واتە خوێندکارەکانی کە ئێمە هەمانە خوێندکارەکانمان بۆ منە بەشێکیان پەیمانگاکانیان تەواو کردووە خوێندکاری زانکۆی سلێمانیمان هەیە پۆلیتەکنیکمان هەیە زانکۆی ڕاپەڕینمان هەیە دەرەوەی هەرێمی کوردستان کەواتە ئەم کارانە ئەم جۆرە پرۆگرامانە بۆتە هۆی ئەوەی کە هەماهەنگی و هاوکاری لە نێوان خوێندکارەکانی پەیمانگاکان زانکۆکان هەماهەنگی و هاوکاری لە نێوانیاندا دروست بێت ئەوە یەکێکی تر بوو لەو خاڵانەی کە حەزم کرد لەم پرۆگرامە باسی بکەم خۆشبەختانەیەکێکی تر لە ئامانجەکانی ئێمە دروستکردنی گیانی هاوکاری ڕۆحی هاوکاری و وەکاری ینی پێکەوە بە کۆمەڵ کارکردن لە نێوان خوێندکارەکانە بوو زۆربەی زۆری پرۆژەکانی کە هەمانە خوێندکارەکان لە زانکۆ و پەیمانگای جیاوازەوە کۆبوونەتەوە و کار لەسەر پرۆژێکەکەن و لە بەشی جیاوازیش ئەخوێنن واتە هەمویان لە یەک بەش لە زانکۆ و پەیمانگای ناخوێنوە خوێندکارمان هەیە زانستی شارستانی تەواو کردووە خوێندکارمان هەیە لە بەشی کۆمپیوتەرە یان ئەندازیاری کۆمپیوتەری کۆنتاکت و پەیوەندیەکی باش دروستە بێت لە نێوانیان باش لەنیاخان ئەم ساڵ کە یەکەم ساڵ بۆ ئەم پرۆگرامە دەست پێ بکەن بۆ ساڵی داهاتوو ئەگەر ئەنجامی بێنەوە بەتەمان فراوانتری بکەنەوە خوێندکاری زیاتر وەربگرن بە دڵنیاییەوە ئەوەیان ئەگەر تا ئێستا پرۆگرامەکە زۆر سەرکەوتوانە هاتووە و سبەینەش هیوادارم کە بتوانین بە شێوازێکی جوان پەخش بکرێت لەلایەن کەناڵەکانەوە و هەوڵی تەواوین کە لە بەرەوەی بەداخەوە بەشێک خوێندکار پەیوەندیان پێوە کردین کە لە کاتی پرۆگرامەکە بووین کە نەگەیشت بوو نەیانزانی بوو کە ئەم پرۆگرامە هەیە و ئەم دەرفەتە هەیە بەڵام هەوڵین بۆ ساڵی داهاتوو بە شێوازێکی فراوانتر و کاتی زیاتر بین بە بەشداربوون تاکو بتوانین زۆرترین بەشدار بوو سوودمەند بن لەم پرۆگرامە زۆر بە کورتی ئای چ ڕۆڵێکی هەبوو لەم پرۆگرامەتا تا چەند باسی بابەتەکانی ئەی ئاتانە کرد کە چەند کار ئاسانێکە بۆ پرۆژانی کە خوێندکاران دێخەنە ڕوو ڕاستی بەشێکی زۆری ئەتوانم بڵم لە سانەوەی ئەو پرۆتۆتایپانەی کە ئێستا بەردەستن سیستمی زیرەکەن
واتە بە تەواوەتی پشت بە AI بەستراوە و هەروەها دۆستی ژینگەن و وزەی نوێ بووی خۆر بەکار هاتووە. کەواتە باس لە بابەتەکانی ژینگەش کرا. ئەکید دەستخۆش سپاس بۆ لەنیا عەلی بەڕێوەبەری پرۆگرامی هاوینەی زانستی کە ڕاستەخۆ لاستەوە لەگەڵمانە بوو. زۆر بەخێر بووی. زۆر سپاس بۆ خۆشحاڵ ئێوەش. بووی.